سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی شەممە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێک. دەهەمین ڕۆژی مانگرتنی شکۆداری کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران. گیان لە دەستدانی دوو کرێکار لە ورمێ و مەهاباد. بەرینداربوونی دوو ژینگە پارێزی خەڵکی بانا بە تەقەی کەسانی هەڵپەرست. ژاراوی بوونی حەڤە خوێندکار لە خابگای زانکۆی ئیلام. گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژێم بۆ سەردوو ڕۆژنامەوانی کورد لە هەولێر. تێکهەڵچوونی خەڵکی ناوچەی هەکاری لە باکووری کوردستان لەگەڵ هێزەکانی تورکیا. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمینەوەت لە ناوچەی سیری و سەکۆی نەسر. و شەپۆلی سەرکوتی ژنان و شارومەندانی بەهایی لەلایەن کۆماری ئیسلامی. دەهەمین ڕۆژی مانگرتنی شکۆداری کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران. بەیانی شەممە دەیجۆزەردان کامیۆندارانی ئێرانی لە 31 وستان و 163 شار بۆ دەیەمین ڕۆژی بەردەوام درێژیان بە مانگرتندا. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، شۆفێرانی بار هەڵگر وێڕای سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی بە ورەیەکی بەرزەوە درێژیان بە مانگرتن داوە. خەڵکی ناڕازیش بۆ پشتیوانی لە کامیۆنداران ڕایان گەیاندووە کە هەر کامیۆنێکی شرکەتی میهەن یان بابەک زەنجانی ببینن دەیسووتێنن. بە پێڕاپۆرتی یەکێتی کامیۆندارانی ئێران، 20 شۆفێر و چالاکی میدیایی لە شارەکانی سنە، شاباد، بەندەر عەباس، بەندەر لێنگا، ڕەشت، بیجار، دێولان و بێهبەهان لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراون. ناسناوی دوو دەست بەسەرکراوی تازە بریتیە لە عەلیڕەزا خەفووری و ئالماس. گیان لە دەستدانی دوو کرێکار لە ورمێ و مەهاباد. لە ڕۆژانی ڕابردوودا دوو کرێکاری خەڵکی شارەکانی مەهاباد و ورمێ بە ناوەکانی ئیبراهیم ڕەسوولزادە و کانبەی شنۆ دووکانە بە هۆی نەبوونی ئیمەنی شوێنیکار گیانیان لەدەستداوە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، کرێکارێکی خەڵکی گوندی گیسانی سەر بە ناوەی مەرگەڤەری ورمێ بە ناوی کانبەی شنۆ دووکانە لە کاتی کارکردن لەسەر بینایەکی چەند نەهۆمیدا بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستداوە. لەلایەکی دیکەشەوە کرێکارێکی بینەساسی خەڵکی مەهاباد بە ناوی ئیبراهیم ڕەسوولزادە تەمەن 24 ساڵ بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی بەخت کرد. برینداربوونی دوو ژینگە پارێزی خەڵکی بانا بە تەقەی کەسانی هەڵپەرست. ڕۆژی 9 جۆزەردانی 1404 هەتاوی دوو ئەندامی ئەنجومنی ژینگە پارێزی پاژینی بانا بە ناوەکانی ئاراز و محەممەد سەلامی بە تەقەی کەسانی هەڵپەرست بە سەختی بریندار بوون. بە پێی ڕاگەیاندنی ئەنجومەنی پاژینی بانا، کەسانی هەڵپەرست بە مەبەستی بڕینەوەی داربەڕوەکان چوونەتە ناوچەی کەوپێکی خواروو، بەڵام چەند گەنج بەرەنگاریان بوونەتەوە و بە دوایاندا هەڵاتون. تاوانباران لە کاتی هەڵاتندا بە تاپەڕ تەقەیان لەو چەند گەنجە کردووە و لە ئەنجامی ئەو هێرشەدا دوو کەس بە ناوەکانی ئاراس و محەممەد سەلامی بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکانی سەقز کراون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، دۆخی تەندروستی یەکێک لە بریندارەکان ناجێگیرە. ژاراوی بوونی حەڤە خوێندکار لە خابگای زانکۆی ئیلام. کاتژمێر 5 بەیانی شەممە 10 جۆزەردان بەهۆی بڵاوبوونەوەی گاز لە خابگای خوێندکارانی زانکۆی ئیلام، حەڤە کەس ژاراوی و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. بە پێی زانیاریەکان، گازی مۆنۆکسیدی کاربۆن لە ڕێگای مۆتۆرخانەوە بۆ نێوژوورەکانی خابگای خوێندکارانی زانکۆی ئیلام دزەی کردووە و لە ئەنجامیەوە ڕووداوەشدا حەڤە کەس ژاراوی بوون. بە وتەی سەرۆکی ئۆڕژانسی ئیلام، 12 خوێندکار پاش وەرگرتنی چارەسەری پزیشکی مەرەخەس کراون، بەڵام 5 کەسی دیکە لە نەخۆشخانە خەوێندراون. گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژێم بۆ سەردوو ڕۆژنامەوانی کورد لە هەولێر. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا دوو ڕۆژنامەوانی خەڵکی ورمێ و دانیشتووی هەولێر بە ناوەکانی کەیهان محەممەد نژاد و سینا قاسمی زادە بەردەوام لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە خراونەتە ژێر گوشار و ڕاستەوخۆ هەڕەشەیان لێکراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، مامورانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژێم بنەماڵەی ئەو دوو ڕۆژنامەوانیان چەند جار بانگێشت و دەست بەسەر کردووە و لە ڕێگەی هەڕەشەکردنەوە هەوڵیان داوە ڕێگە لە چالاکی ڕۆڵەکانیان بگرن. سازکردنی پەروەندەی قەزایی بۆ ئەندامانی بنەماڵی کەیهان محەممەد نژاد و سینا قاسمی زادە
یەک لەو هەوڵانەیە کە هێزەکانی وەزارەتی ئیتلاعات ئەنجامیان داوە تا لەو ڕێگایەوە کە سوکاریان ناچار بکەن وێنە ناونیشان و شوێنی نیشتەچێبوونی ئەو دوو ڕۆژنامەوانە ئاشکرا بکەن. تێگەڵچوونی خەڵکی ناوچەی حەکاری لە باکووری کوردستان لەگەڵ هێزەکانی تورکیا. ڕۆژی هەینی نۆی جۆزەردان خەڵکی ناوچەی هەکاری و کاسبکاران لە ئاس هەڵسوکەوتی مەمورانی سەرسنوور ناڕزایەتیان دەربڕی و لەگەڵ پۆلیس بە شەڕ هاتن. بەپێی راپۆرتەکان خەڵکی ناڕازی لە دەواازەی سنووری ئاسندەڕێی هەکاری لەگەڵ هێزەکانی گومرگ و پاسەوانانی سەرسنوور بە شەڕ هاتوون و سەرکوتگەرانی تورکیا دەواازەکەیان بەسەر خەڵکدا داخستووە. بەوتەی ناڕازیان مەمورانی تورکیا وێڕای بێڕێزیکردن بە کاسبکاران و خەڵکی مەدەنی چەند کەسیان داوەتە بەر لێدان و ڕێگەیان نەداوە ئۆتۆمبیلەکانیان لە پارکینگی ئاسندەڕە پارک بکەن. بۆ نەشەوە خۆپیشاندەران ناڕزایەتیان دەربڕیوە و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمینەوەت لە ناوچەی سیری و سەکۆی نەسر. ڕۆژی هەینی نۆی جۆزەردان کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی سیری و سەکۆی نەسر دژبە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمینەوت بە بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، وەلانانی ئەستەنگیەکانی بەردەم سەناواتی خاننشینی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسونێلی نەوت و پێدانی ئەو بڕەپارەی لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خاننشینی کرێکارانی سنعەتی نەوت بوون. ناڕزایەتی خەڵکی سەردەشتی لۆردێگان دژ بە بێئاوی. ڕۆژی هەینی نۆی جۆزەردان دانیشتوانی ناوچەی سەردەشتی سەر بە شارستانی لۆردێگان لە ئوستانی چوارمەحاڵ و بەختیاری دژ بە گواستنەوەی ئاوی ئەو پارێزگایە بۆ ئوستانەکانی دیکە و نەبوونی ئاوی خواردنەوە بۆ گوندنشینان خۆپیشاندانیان کرد. بە پێو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە خەڵکی ناڕازی لە بەردەم شوێنی بەڕێوە چوونی پرۆژەکە خۆپیشاندانیان کردووە و جادەکەیان داخستووە. ناڕازیان بە وتنەوەی دروشمڕایان گەیاندووە حکوومەتی سەرکوتگەری ئیسلامی ئاوی گوندنشینانی ئەو ئوستانەی دابین نەکردووە، بەڵام ئاوی ناوچەکە بۆ پارێزگاکانی دیکە دەگوازێتەوە. پشتیوانی بەندکراوانی زیندانی ئەڤین لە مانگرتنی کامیۆنداران. ڕۆژی هەینی نۆی جۆزەردان کۆمەڵێک لە بەندکراوانی زیندانی ئەڤین لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە مانگرتنی سەراسەری کامیۆنداران دووپات کردەوە. بەندکراوانی زیندانی ئەڤین لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند سڵاو لە خەڵکی قارەمانی ئێران، ئێمە زیندانیانی بەندینخانەی ئەڤین لەم وەچەرخانە مێژوویە پاڵپشتی لە کامیۆنداران و هەمومان گرتوان دەکەین و دەستخۆشی لە ورەی پۆڵاین و بەرزیان دەکەین. ئێوە بەتەنیا نین و ملوێنان ئێرانی پشتیوانیتان لێ دەکات، دڵنیابن کە سەر دەکەوین. واژۆکارانی ئەو بەیاننامەیە بریتین لە خالد پیرزادە، ئاریان غوڵامی، ڕەزا ئێحتیمامی، ئازاد پەیکەریفەر، پەرویز ئەکبەری، شەهریار بەیات، ئەمین سخۆنوەر، مستەفا محەممەد حەسەن، وەحید قەدیریزادە، بەختیار ساسانی، عەلی بەهرامی، ناسیر ئەمیرلوو، خوسرە و مێهر گانزادە. شەپۆلی سەرکوتی ژنان و شارومەندانی بەهایی لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە ڕۆژانی ڕابردوودا سزای 25 ساڵ زیندان بەسەر ژنێکی بەهاییدا سەپێنراوە و 3 چالاکی بەهایی لە تاران دەست بەسەر کراون. هەروەها خانووی چالاکێکی هونەری و مەدەنی خەڵکی تەورێز لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پشکنراوە و دادگاکانی کۆماری ئیسلامی بۆ دژبەرانی حجابی ئیجباری جەریمەی 3 ملیۆن تمەنیان داناوە. بە پێی زانیاریەکان هێزەکانی ئیداری ئیتلاعاتی تەورێز هێرشیان کردۆتە سەر ماڵی باوکی فاتمە داداش زادە، چالاکی هونەری و مەدەنی خەڵکیە و شارە و وێڕای زەوتکردنی کەلوپەلە شەخسیەکانی خانووەکەیان بە تەواوی پشکنیوە. لە شاری تارانیش 3 شارومەندی بەهایی بەناوەکانی شەیدا ڕۆحانی، شیدە تەوەکولی و شیلا تەوەکولی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و دەست بەسەر موبایلەکانیشیاندا گیراوە. هەروەها ڕۆیا سابت چالاکی مەدەنی بەهایی خەڵکی شیراز لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە تۆمەتەکانی هاوکاری لەگەڵ شارومەندانی ئیسرائیلی تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژ بە ئیسلام بە 25 ساڵ زیندان و 3 ملیۆن تمەن جەریمە
2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات، 5 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و 5 ساڵ بێبەری بوون لە خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکان مەحکوم کراوە. لەلایەکی دیکەشەوە دادگای ڕژێم جەریمەی 3 ملیۆن تمەنیان بۆ دژبەرانی حجابی ئیجباری داناوە و ئەگەر کەسێک پەرداختی نەکات ڕێگە بە چوونە دەرەوەی لە دادگا نادەن. دەست بەسەرکردنی 7 شارومەندی بەلوچ لە 3 شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 7 شارومەندی بەلوچ لە شارەکانی بەردەستکان، نیکشەهر و نێهبەندان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ، 5 شارومەندی خەڵکی زابۆر لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی شارستانی بەردەستکان لە خۆرەسانی ڕەزەوی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. لە شارستانی نیکشار چالاکێکی مەدەنی بەلوچ بە ناوی عادڵ ڕەئیسی تەمەن 26 ساڵ بە توند و تیژیەوە دەست بەسەر و چارەنووسیشی بە ناڕوونەی ماوەتەوە. هەروەها سوختبەرێکی بەلوچ بە ناوی ئیدریس نارویی پاش ئەشکەنجەوە ئازار لەلایەن هێزەکانی ڕژیم دەست بەسەر و بۆ زیندان گوازراوەتەوە. لە سێدارەدانی 6 بەندکراو و سەپاندنی سزای ئەدام بە سەربەندکراوێک لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا حکومی ئێعدامی 6 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەز لە زیندانەکانی کەرەج، ڕەشت، ئەهواز، خۆڕەم ئاباد، قوم و قەزوین جێبەجێ کراوە. هەروەها دادگای ئینقلابی تاران سزای سێدارەی بەسەر محەممەد ئەمین مەهدەوی شایستەدا سەپاندووە. بە پێڕاپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران سزای سێدارەی 4 بەندکراو بە ناوەکانی عەزیز سێداقەت تەمەن 40 ساڵ، تالب ئەحمەدپور تەمەن 32 ساڵ، شێرزاد زەمانی تەمەن 32 ساڵ و سەفەر کەماڵی تەمەن 38 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی ڕەشت، ئەهواز، خۆڕەم ئاباد و قوم جێبەجێ کراوە. هەروەها 2 بەندکراو بە ناوەکانی حامد ئەرژەنگی تەمەن 30 ساڵ و عەلی موراد ڕەنجبەران تەمەن 29 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی کەرەج و قەزوێن ئیعدام کراون. لە هەواڵێکی دیکەشدا دادگای ئینقلابی تاران محەممەد ئەمین مەهدەوی شایستە چالاکی مەدەنیە و شارەی بە تۆمەتەکانی بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام هاوکاری لەگەڵ دوژمن و سیخوڕی بۆ ئیسرائیل بە ئیعدام مەحکوم کردووە. و دوایین هەواڵیشمان سەبارەتە بە خۆپیشاندانی هەزاران کرێکاری شارەداری لە ئیزمیری تورکیا. ڕۆژی شەمە 10 جۆزەردان هەزاران کرێکاری شاخڵ لە شارەداری ئیزمیر دژ بە کەمی هەقدەست ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتی میدیاکانی تورکیا، کۆبوونەوەی نوێنەرانی سندیکای کرێکارانی شارەداری ئیزمیر لەگەڵ نوێنەرانی دەوڵەت بە ئاکام نەگەیشتووە و کرێکاران دەستیان لە کار کێشاوەتەوە. ناڕەزیان بە وچنەوەی دروشمەکانی حەقدەستی یەکسان بۆ کاری یەکسان و سەرکەوتن بۆ کرێکارانە لەسەر شەقامەکانی ئەو شارە ڕێپێوانیان کردو و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.